عاشق پیشە چۆن دروستە بێ؟ عاشق پیشە بەردەوام بە دوای هینەوەیە، ئاپرۆپارسیکینگەوەیە بە دوای تاییدکردنەوەی. چۆنە مەسەلەن ئەمە لەو خێزانانان کە بەردەوام بە مناڵەکان ئەو کارە بکە بۆ هەر کارێکی باش پاداشەیە، بۆ کاری خراپ هێنیەش لەوانەیە کەمی بکە. و ئەوەیە کەساتێکی تا دروستەکە بەردەوام هەوڵەدا باش بێ بۆ ئەو پاداشتوارگری. ئەوە کەسێکی عاشق پیشە دروستەکە. بەڵام نێرگس پرۆسەیەکی ئاڵۆزترە، دروستبوونی نێرگس پرۆسەیەکی زۆر ئاڵۆزترە. نێرگس بەردەوام خۆی بە مافخوراوەزانێ، هەمیشە خۆی بە مافخوراوەزانێ، کەواژ نییە. ئەوەی مەس ناخیانەکەم مەسەن ناخی کەسێکی عاشق پیشە ئەوەیە کە بەردەوام خەڵکی هەموو خۆشەوێ، خەڵکی خۆشەوێ مێرولەیەک ببینێ ئازیەتە بێ چوزانم بینە، ینی بەڵام هەوڵەیە یارمەتی خەڵک بە هەموم کاراناکە عاشق پیشە، ینی مەسەلە حەقیقیە ئەو خۆشویستنە یان بەڵێ ئەو سکیمایەکی هەیە، سکیمای خۆ بە قوربانیکردنی بەرزە. باشە ئەو خۆشەویستیە کە ئەیبەخشێ تاکتیکێکە بۆ ئەی خۆشەویستی وەرگێتەوە. بەڵێ سکیمای خۆ بە قوربانیکردنی بەرزە. سکیمایەکی هەیە ئەو سکیمای و تاریمایی لەگەڵایە، تاریمایی خۆ بە قوربانیکردنی بەرزە، خۆی وایە، سروشتی وایە. مەسەڵەن بۆ نمونە ئاینشتاین وابوو. ئاینشتاین کە ئەڕۆیی بۆ شارێک بۆ کۆنفرانسێکی علمی، ژنەکەی دوو بلیتی بۆ کڕی، بلیتی ئەم سەر ئەو سەریشی بۆ کڕی، چونکە ئەیزانی لەو سەر و پارەی پێ نامێنێ، هەڵی هەموو بەخشی هەستی خۆ بە قوربانیکردن تەنانەت بۆ ئاسەکە مەسەلەن بیت لە بەرژەوەندی خۆشی نەکاتەوە چۆن بڕۆمەوە. ئەم کەسێتێکی هینە عەزیەتە بێ و کەسە باش نییە، بەڵام کەسە عەزیەتە بێ حەیفە، بەس استیغلال ئەکرێ، بە ئاسانی استیغلال ئەکرێ.